ماوەی ڕابردووە یەکێک لە پێشەنگە هەرە دیارەکان کە بۆ چەندین کاریکاتۆرستە و لە تەواوی جیهانەوە بەشێک لە کاریکاتۆرستەکان کاری بڵین کاریکاتۆریان نردووە بۆ نێو پێشانگە کەوتوانیوانەکە کێبڕکێکی جوانواروە کۆمەڵێک لە بابەتە هەرە دیارەکان لە ڕێی کاری کاریکاتۆرستیەوە جارێکتر نمایش بکەنەوە. دیارە لە پێشەنگەی نێودەوڵەتی کالیکۆمیکس کە لە وڵاتی کۆلۆمبیا بە ئەنجام گەیەنراوە یەکێک لەو بەشداربوانەی کە بگومان یەکێکە لە کەسایەتیە هەرە دیارەکان ئەوش بارەت ڕەناس عارفە کە بەڕێزیان کاریکاتۆرستن و بەشداریان کردو لە نێوان پێشەنگە و کێبڕکەیە و بەڕێزیان ئێستا لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لە وڵاتی هۆڵنداوە لەگەڵ من. سڵاوە لێ بێم کاتت باش بێ. زۆر سپاس بۆ تۆ کاک ڕەناس. پێم خۆشە باسێک لە بڵین بەشداریکردنی بەڕێستان بکەین لە پێشەنگایەکی لەم شێوەیە یاخود لەم لە فستیڤاڵ و چالاکێکی لەم شێوەیە کە چۆن بوو بەشداریتان کرد؟ ئەمە 28مین ساڵە ئەنجامەدرێ لە وڵاتی کۆلۆمبیا و من لە 2005ەوە لەگەڵیانە بەشداری یەکەم چەند جارێک بەشداریم کردووە و ساڵی پاریژ بە هەمان شێوە بەشداریم کرد لەگەڵیانە و ساڵ ئەم پێشانگایەکی بەڵێ زۆر ئینتەرناشناڵە و بەشێکی زۆر لە هونەرمەندە گەورەکان جیهانیەکان تیا بەشداریەکەن و چەند جارێک پێش بڕکێڕەکەن و من ئەم جارەی کارەکانم چۆتە ناو کەتەلۆگەکەیان و کە هەندێک جار کارەکان ئەوەندە زۆرن ڕەنگە کاری تۆ نەکەوێت ناو کەتەلۆگە، بەڵام مە دوو جارە کاری من لە ناو کەتەلۆگەکە دێتەوە و تا ساڵی پار لە هەندێک جێگەیە ئەم پێشانگای ئەوەندە گەورەیە دەبرێت بۆ شارەکانی تری کۆلۆمبیا و هەندێک وڵاتانی تر تەنانەت بۆ بارسەلۆنە و وڵاتی ئیسپانیا ئەوانەشی هێن چکە هەمووی ئەوانە ئیسپانی زمانن. کارەکانی تۆ تەنها لە کۆلۆمبیا نیشان نادن لە چەند وڵاتی تریش بە تایبەتی وڵاتانی ئەمریکای لاتین نیشان دەدرێت. بەڵێ کاک ڕەناس کەواتە با دەرفەت بێ بۆ ئەوەی کە پرسیاری ئەوە بکەم ئایا تۆ لە ساڵی 2005 تاوەکو ئێستا کە نزیکەی 7 ساڵەکە بە بەردەوامی بەشداری لە نێو ئەم پێشانگایە پێم خۆشە باسێک لە دەستپێکی خۆت و هەروە ئەزمموی خۆتمان بۆ بکەی لە سەرەتای بڵین بەشداریکردنی تۆ لەو کاتەوە تاوەکو ئێستا چ گۆڕانکاریەک ڕوویاوە ئەو بابەتانە چین کە گرنگی پێدێت لە نێو بە بڵێن بەشدار بووانە وەروە تا چەند گرنگە کە یەکێک لە کاریکاتۆریستە کوردەکانیش بەشدارە ماوەی 7 ساڵە لە نێو ئەم پێشانگایە. بەڵێ ئەگەر لە ساڵەکانی بڵین لە 2005 تەمانوەکو ئێستا نەبوو سۆشیال میدیا بەو شێوەیە نەبوو و زیاتر کارەکانە باید بە ئۆرژیناڵ دروست بکرایە، ئۆرژیناڵەکە بە پۆستە باید بنێردرایە و کارەکان ئێستا تەبعەن ئێستا شتەکە جیاواز ئێستا بە دیجیتاڵە نێردرێ و چاپەکرێ و چاپەکە وەختە نیشانە درێ. کارە ئۆرژیناڵەکان تەبەن زیاتر تهدید دەکرایەن ئەوایە مەسەن ئەو ماتریاڵی بەکارهێنی ئەو ئەندازەی کە بەکارهێنی ئەوانە هەموو یەکێبوو لە شەرت و شروتەکان، بەڵام ئێستا شەرت و شروتەکان مەرجەکان گۆڕاوە. مەرجەکانەوەیە کە لایانی چاپەمەنی تیا بکرێ مەسەل لە 300 DPE گەورەی حەجمەکەی ئەیسری بێت ئەو ینی لای تەکنیکیە، بەڵام هەر ساڵی بە جۆرە تێمایەک عەرزەکرێ ینی بابەتێک تهدید دەکرێت. بۆ منە ساڵی پێشووتر ساڵ لەسەر کۆرۆنا بوو، ئەم ساڵ بێتەوە ئەم ساڵ لەسەر جۆرە لە ناوچوەکان کە پێوتر جۆرە ئەوەی کە بڵین حیواناتی لە ناوچوون ئەجا هەر ساڵی تێمایەک تهدید دەکرێت. مەسەن زیاترەوان بابەتی چانەیەک لە مەکسیک و لە وڵاتانی ئەمریکای لاتین پێڵەن کالیڤێرا ئەو هەیکەلە بڵین جومجمەیە کە پێ ئەو ئێسکی سەرە لە کولتوری ئەمریکای لاتینە ئەو کولتور ئەوە زیاتر لە کاریکاتێرا بەکارێن لە ئیشی هونەریە و شتێکی فۆلکلۆریە. جمجمەکان ڕەنگە کرێ ڕەنگی گوڵە کرێ بە ڕەنگی گوڵە کرێ شیرینی لێ دروستە کرێ ئەوان لە جیاوازە ئەو لایەنێکی دینیە، بەڵام دینی کاتۆلیکی ئەوان تۆزێک جیاوازە لەگەڵ تۆزێ ڕەشبینانە لە مەسەلەی مردن ئەڕوانێ، بەڵام ئەمریکای لاتین مردوەکانیش شوێکی جوان ئەڕازێنەوە کە بۆ زیاتر هونەری کارتۆن چۆتە ئەو بابەت دینیانە و
مەکان ڕەنگاڕەنگەکرێت. بەڵێ کاکڕناز باسێک لە مەرجەکانی بەشداریکردنی کاریکاتوریستەکانی جیهان بکەین کە دەرفەتیان هەیە لە نێو پێشانگایەکی لەم شێوەیە کە چانسیان هەبێت کارەکانیان لە چەند وڵاتێکی گەوری جیهانەوە نمایش بکرێ. مەرجەکان چین کە تۆ چەندین ساڵات توانیوتە وەکو ئەندامێک لەگەڵیانە بەشدار بیت و ئەگەر کەسێک بۆ نمونە کاریکاتوریستی بێ بەڵام توانای وێنەکێشانێکی زۆر باشی هەبێت چۆن ئەتوانێت ببێت بە ئەندامی خۆ چۆن ئەتوانێت ساڵانە بەشداری لەو پێشانگایەکی لەم شێوەیە بکات و مەرجەکان چین بۆ بەشداریکردن؟ مەرجەکانەوەی کوالیتی شەکان لەو ئاستەیە بێت و ئەو بابەتی کە دیاریەکەن بەپێی ئەو بابەتە بتوانی کارەکان نیشان بدەیت لایەنی تەکنیکەکەی بەهێز بە لایەنی هونەری و فکری و ئەو ئایدیایی کە لە پشتی باگراوندی ئەو بابەتەوەیە جوان بتوانی بیپێکیت هەر ئەوەیە مەرجێکی تایبەت نییە بۆ مەسەڵەن بەرجی تەمەن و ڕەگەز ئەوانە نییە بڵێ تەمەن بێیان چۆن بێ بەڵام ئەوەیە کە تۆ کوالیتی ئیشەکە و لەو ئاستەیە. باشە لەگەڵەوەی کە پێشانگایەکی لەم شێوەیە یاخود بڵین کۆمەڵێک لە کاریکاتۆریستەکانی جیهان جارێکی تر لە کارێکی لەم شێوەیە کۆ ئەکرێنەوە پێم خۆشە بزانم کە ساڵانە بڵین ئەوەی بەڕێستان ئاگادار بن چۆن بابەتەکان هەڵ ئەبژێرێت ئایا پێویستن بۆ بابەتانەی کە تایبەتن بە بڵین بەژینگە و بابەتە مرۆییەکانەوە کە تەواوی میدیاکان و تەواوی بە بڵین جیهان ئەو ساڵە لەسەر بابەتێک شڕەبێتەوە بە هەمان شێوە ئەم پێشانگە کاریکاتۆریش بە هەمان شێوەیە کە بابەتەکانی لەمە قوڵەکاتەوە یاخود هەر ساڵی بەپێی بابەتێکی جیاوازتر لایەن لیژنێکی تایبەتەوە بابەتەکان دیاریەکرێ و ئێوەش ئەتوان وێنە بکێشن و بینێرن بۆ نێو پێشانگاکە. دەبەن هەر ساڵی بابەتێک دیاریەکرێ بەڵام ئەو بابەتانی کە دیارەکرێت ینی زۆر جیاواز نییە دوور نییە لەو بابەتانی کە ڕووەدا ئەنی کە لە سەردەما ڕۆدا بۆ من بابەتی ژینگە یا بابەتی جەنگ بابەتی کۆرۆنا بابەتی ئەو ئاژەڵە لە ناوچووەکان ئەوانە بابەتی زیندون کە ئەمڕۆ لە میدیاکانە باسەکرێت کە مرۆڤایەتی پێوەی سەرقاڵە لەبەرەوە بابەتان پەیوەندیان هەیە بە ژیانی ڕۆژانەمانەوە و بابەتی ڕۆژنامەوانی گرنگ کاتوانرێت دوات هەم بۆ مێژووت بهێڵڕێتەوە بەڵام هەم بابەتی هەنووکەی و ژانەی خەڵک. بەڵێ کاکرەناس پێم خۆشە بزانم تا چەند مۆرکێکی بە بڵین کاریکاتۆریستێکی کوردی بە کارەکانەوە دیارە واتە جیاوازی کارەکانی تۆ لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردۆیە خود با بڵێم ئەگەر بۆ ئەم ساڵیش بێت جیاوازی کارەکانی تۆ کە لەگەڵ هاوپیشەکانی خۆتا خەڵکی چەندین وڵاتی دیاری تری جیهانن چییە؟ ڕەنگە جیاوازی بێ مەسەڵەن مۆرکی ئەگەر بڵێنەوە بەحکمیەوەی مە لە وڵاتێکی جەنجاڵەوە هاتوین کێشەکانمان هەمیشە جەنجاڵە و کۆمەڵێک کێشەبان تەنها یەک بابەت نییە سەرمان پێوەی قاڵ بووە لەبەرۆ کاریکاتێرەکانی منیش هەندێک جار جەنجاڵی پێوە دیارێ بێت جگەلەوەی کە باسە ئەسلەکە لەگەڵەوەی کە بابەتی ئەسلی من تەرحەکەم بەڵام بابەتی لاوەکیشی لەگەڵا باسەکەم بابەتی کێشەکانی کێشەی بۆ نمونەت ئەگەر تۆ بازە کێشەی ژینگاکە بەڵام ئێمە لە لای تریشەوە کۆمەڵی کێشەی ترمان هەیە چوەکو وەکو کورد و چوەکو مرۆڤێک کە لە ئاوارەی وڵاتیشی تری تێکەڵایی و هەیە لەگەڵ کۆمەڵێک کولتوری ترا کولتورەکان بۆ ئێمە جۆرە بەریەکەوتن و شۆکێک دروستەکە ئەوانە هەمیشە ڕەنگەداتەوە یان لە لایەنی شقلیەوە ممکنە کارەکانی من زۆر ڕەنگی گەرم و ڕەنگی زەقیتیا بێت ڕەنگە پەیوەندی بێ بۆ باگراوندە گەرمی کێم لە وڵاتیشی گەرمەوە هاتوین هەمیشە ڕەنگی گەرم بەکار بێت ئەوانە بێتە هۆی جیاوازێک لە چاو ئیشەکانی تۆ لەگەڵ هەندێک وڵاتی ترا لەگەڵ خەڵکی وڵاتانی ترا پیشانەدا ئەوانیش هەر کەسەی بەپێ و باگراوندی کە لێوێ هاتوون کارگەریان لەسەر ناوەرۆک و شکل و فۆرمی بابەتەکان دەرەکەین. باشە پێم خۆشەوەکو دوپرسیاری بەڕێزە بزانم کە کاری ئایندە چی ئەبێت ئایا بەنیازی پێشانگای تایبەت بکەیتەوە بۆ کاریکاتۆریستەکانی خۆت یا خۆت بگەڕێتەوە بۆ کوردستان لێرەش بەشداری بکەیت لە بەشێک لەو پێشانگایانەی کە لەلایەن هونەرمەندانی کوردەوە بەڕێواچن؟ لە کوردستانی مە ساڵانە پێشانگای کاریکاتێریەکەینەوە و چەند پێشانگای جیهانیش ئەەکەینەوە بوو چەند مانگێک لەبوو پێش بەهۆی بە یادی شاعری گەورەی کورد شێرکۆڤێ کەس پێشانگایەکی جیهانیمان کردەوە سەبەب بەنیازین لەگەڵ گروپی هاوڕەنگە و گروپی نەقیزە و ئەو هاوڕێیانەی تر ساڵی داهاتوو لە مانگی چوارە پێشانگای نێودەوڵەتی کاریکاتۆری کوردی بکەینەوە لە چوارەمین پێشانگا هەبێتە چوارەمین پێشانگا لەسەر راستی کوردستان لەوە خۆشم کۆمەڵێک پرۆژەکردن بەدەستەوە چ لێرە چ لە کوردستان
هەندێک جار کارەکانی من لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندیان لەگەڵ کۆمەڵێک گەنج ئەنجامێدەم و وەرکشۆپیان بووکن و پاشان کارەکان لەسەر شەقام نمایشەکەی هەندێک جاریش پێشانگای ترمان بەدەستەوەی لە کوردستانیش دیارەگەر لە ساڵی داهاتووە لە شێوەی نیشاندانی کاری زیندوو دوایین لەگەڵ کۆمەڵێک گەنج کاری کاریکاتۆر و کاری هونەری سەر شەقام بێکەوە ئەنجام. زۆر سپاس کاک رەناز خۆشحاڵ بووم کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵما بووی. سپاس بۆ بەڕێز رەناز عارف کاریکاتۆرێست کە لە ڕێی سکایپۆ لە وڵاتی هۆڵنداوە لەگەڵمان بوو.